دوتت بیرت نەچێ ینی پێغەمبەر دووت خوا لەسەر بێت پێشەواتەوە دینی تۆ دینی ئیسلامە ینی لە زۆرینەی کۆمنتەکان خەڵک دەیگوت بۆچی مام خەلیفە قسەی کردووە لە پایتەخت میدیا ڤیدیۆکەی دوومان دیت بەڕاستی ناخمان هەژدا ینی حساب کرد برایەکی خۆم لە دەستداوە ئەو قوڕەماچەکەم وە داواکەم لە قابی خوای تەبارەک وتەعالا مۆفقتان بکە. خنکانی گەنجێکی کورد لە کەرکووک بەهۆی ئەو لافاوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕووی لە ناوچەکە کردبوو کاردانەوەی زۆری بۆ دوای خۆی داهێنا بە تایبەت دیمەنی باوکی گەنجەکە کە لە چاوەڕوانیدا بوو و لە ڕێگای کامێرای بە تایبەت پایتەخت میدیاوە کە کاتێکە ئەو ڤیددیوانەمان تۆمار کرد دەنگدانەوەیەکی یەکجار زۆری هەبوو و ینی کاریگەریەکی زۆری بە دوای خۆی داهێنا بە تایبەت. ئێستا دەمەوێت لەگەڵ خۆیدا قسە بکەمەوە مام خەلیفەیە. مام خەلیفە سەلام عەلەیکوم. دانیشە ڕەحمەت لێبێ خوای گەورە سەبوریتان بدە ئینشەڵڵا ببوورە دابنیشە. من پێم خۆشە لە تەنیشت تۆگە دابنیشم پێم بڵێت دۆخی تەندروستی چۆنە سەرەتا بۆ خۆتان خۆش بن خوای گەورە سەبوری هەموو لایەک بدات نەک بە تەنها جەنابەت هەموو لایەک چونکە هەمووان دڵگران بوون هەمووان خەفەتبار بوون بەو تێپەڕبوون بە گیانە دەستدانی کاکە محەممەد. پێشەکی بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. الحمد لله دوێنەکە کەمێ سەحەتم تێکچووین شەکەت و ماندووەکە و ناو ئاوەکە بوو سێ ڕۆژ ناو ئاوەکە بمان بەس الحمد لله ئەمڕۆ باشترێکم الحمد لله باشتری الحمد لله ئەمڕۆ باشترێکم الحمد لله. مردنی کاکە محەممەد ینی کاریگەری زۆر زۆرم بۆ لای خەڵک ئەو خەڵکە زۆر دڵگران بوون پامە چییە لێرۆ چیان پێڵیت؟ واللهی ئەو هەناسەیە مەڵکێشا لە ناخی دڵمەوە دەرچوو واللهی چاکەی ئەو خەڵکە چاکەی ئەو کەسانە چاکەی ئەو دۆست و ناسیارانە و لەیراکەوە لە کەناڵەکەی جەنابتانەوە سپاس پێزانینی خۆم بۆ سەرجەم شێخانی تەریقەت لەبەر ئەوەی هەر هەمویان بەخەم بوون هەر هەمویان بە پەرۆژ بوون واللهی تەکیەی وا هەیە خانەقای وا هەیە تا ئیستاکە سبحان الله قسمت نەبووە بچمە قسمەتیان واللهی لە بن بە پەرۆشتر بوون. ماشەڵڵا بۆ خۆت تەڵقینت کرد و بۆ خۆت پێشنوێژیت کرد و بۆ خۆت ناشتت و لە کاتی لەنێ گۆڕەکەشە پێ دوێت کاکە محەممەد دوتت بیرت نەچێ ینی پێغەمبەر دووت خوا لەسەر بێت پێشەواتەوە دینی تۆ دینی ئیسلامە ینی لە زۆرینەی کۆمنتەکان خەڵک دەیگوت بۆچی مام خەلیفە قسەی کردووە. مامۆستا گیان کاکە محەممەد گیان ئینشاءالله تو لە شوێن کوڕەکەی خۆمی یا ڕەبی تەمەند درێژ بی کاکە محەممەد کاک محەممەد گیان هەر یەکێک لە ئێمە کردداری خۆی حاڵەکانی وشەکانی میزانی نەکا لەسەر کتاب و سنەت لەسەر قورئان و شەریعەت ئەفەرمێن لە لای ئێمە جێ نابێتەوە لە ناو پیاوانە ئەی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو قەبرەکەیە سوئالی لێ ئەکرێ کێ خواتە ئێمەش پێم وتووە بڵێ ئەڵڵا خوامە ئەو کوڕی خۆم شوف زکران لێراکە نییە ئەڵڵایە کرد ئەی پێی نەلێمەوە کێ خوات بووە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من لە خۆشی ئەوان ناویم ناوە حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەی پێی نەلێم پێغەمبەرەکەت کێیە ئەی دینەکەی ئەی پێی نەلێم ئیسلام کێیە. باش مام خەلیفە نامەوێت زۆر لە کاتت بگرم دەزانم ماندوویت پێم بڵێت دۆخی دایکی محەممەد چۆنە؟ واللهی یەکەم شوهرەت باش نییە لەبەرەوەی حەزرەتی پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم الرياء أخف من دبيب النمل يعني ڕیا کردن شوهرەتکردن بعضێ جار لە خشەی مێروولە کەمێ زەحمەت ترە یعنی لەبەر ئەوە نەبوایە کە ئیستاکە ئەوە عائیلەیە و شەرەف و ناموسە لەبەری و معلومی جەنابدە ستری عەورەت ئەوە فەرزێک و واجبێکە لە ئیسلامی پیرۆز ئەگەر حادیسەیەک تەینا دانەیەکت بۆ باز بکەم بە شایەتی ئەو حەمکە ئومەتە بۆت باز بکەم واللهی شوهرەتەکەی لەوەی من زیاتر ئەبوو جەنازەکە بە شایەتی مامۆستا مەجید و ئەو کاکە قاسم کاکە محەممەد و مامۆستا عەبدوڕەحمان کوڕم و کاکە عیماد و کاکە سۆران بە شایەتی ئەوانەی کەوا ئیساکەش لێراکەنین لە تەکیە و مزگەوتی مبارەکەی کاکە شێخ فوادەوە کە شۆریمانەوە کە نوێژمان کرد ئەو مەڵمان ناو کۆڵانەکەوتم با بیبینەوە تخوا دایکی بیبینێ والله أقسم برب العرش العظيم کە جەنازەم کردە ژوورەوە وتم بانی کەم بەس بابی بینێ وی توخوا لا بچن یەک سەجدێ شوکرە بەم بۆ خوای گەورە بۆچی لەبەرەوەی فێرکراوە ئەویش واستعینوا بالصبر والصلاة. باش
کە لە ڕێگەی پایتەخت میدیاوە کە سایتێک بە ناوی نەزین مەلا خدر هەرکی ڕایگەیاند کە دیارێکی بە عومرا کردووە بۆ جەنابەت. جام پێم خۆشە لێرەوە قسەی لەگەڵا بکەین پێی خۆش ئەویش پەیامی خۆیان بە جەنابەت بگەێنێت. سڵاوی خۆی گەورەشت لێ بێتن باشی کاک نەزیر مەلا خدر هەرکی زۆر سوپاس. شەوی ڕابردوو لە پایتەخت میدیاوە باسیەوەت کرد کە ڕادگەیان دیارێکت بۆ مام خەلیفە باوکی کاکە محەممەد کردو بە دیاری. من ئێستا لای مام خەلیفەم گەر پێت خۆشات پێکەوە قسە بکەن فەرموو. باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته مام خليفة باشي أحوال سلامتي. دستي ما چكم چاود ما عزيزي چكم دست ماجدك مام خليفة جيان خدمت كاري توما بقربان چاو كيبم عزيزي مام خليفة جيان أوا هر خمي دنيا خمي همو كردستان بخوي داواکارم لقاپی خوای تبارک و تعالی لكردستاني خومانو لهر چوار پارچەی کوردستان و لە ئەنحای عێراقەوە و لە دەرەوەی وڵاتەوە کەوا هەمووی خەمخۆری من بووە. من سوپاستانەکەم داواکەم لە قاپی خوای تبارک و تعالی نە لە بەزەیی خۆی لە قیامەت بێبەشتان بکە نە لە شەفاعەتی حەزرەتی محەممەدی نوری چاومان بێبەشتان بکە صلی الله عليه و آله وسلم. خوای گەورە جەزاتان بداتەوە. بخوي ل پایتەخت میدیا ڤیدیۆکەی دوومان دیت بەڕاستی ناخمان هەژدا یعنی حسابکە برایکی خۆم لە دەستداوە. خوا برات خۆشکە خوا برات سەلامەتکە. چاوت ماش دەکەم بە ڕێزی کە ئەمن عمرێکم لەو جەنابەت کردە دیاری بە خۆشحاڵیەوە یەکێکیش هەر خزمی خۆمان لە گوندی شوێڕەش ئەویشێکی کردە دیاری لۆ خێزاند. ئیشاڵڵا هەردووکتان پێکەوە دەبینە عمرە و خزمەتیشتان دەکەین و پێ خۆشحاڵیش مەگەرە و هەدیەم لێ قبولکەی. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نە زەکاتی وەرگرت نە سەرفترەی وەرگرت نە سەدەقەی وەرگرت. وتیان ئەمە هەدیەیە وتی ئەوە قبوڵم کرد مش لە بەخاتر ئەوەی کەوا حەزرەتی پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم شەفیعەکەم حەزرەتی پێغەمبەر سەلەم مادام وەری گردووە منش لە سنەت پێغەمبەر لا نادەم وەری ئەگرم و داواکەم لە قاپی خوای تەبارەک و تەعالە بەرەکەت بکاتە ناو ماڵ و منداڵتەوە. دەست ماش دەکەم عزیزی مام خەلیفە گیان دەستی ماچەکەم لە دوعای خێریش بێ بەشمان مەکە ئیشاءڵڵا. خوای تەعالە خاوەنی ئەرز و ئاسمان چی لە ناو دڵتایە بە باشتر بۆت بکە. ئامین ئەجمەعین لەگە هەموو مسلمانان ئیشاءڵڵا. من دەستی ماچەکەم. عزيزي دست مازك مام خليفة جان. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. لە ناحیەی ڕزگاری پارێزگای هەولێرەوە پەیوەندی بە پایتەخت میدیاوە و لە ڕێگەی پایتەخت میدیاوە ئەمرەی بۆ مام خەلیفەوە بۆ دایکی کاکە محەممەدیش کرد بە دیاری ئەوەی کە دەیبینن ئەمە قوڕیە و لافاوەیە تاکو ئێستا پێوەی ماوە ئەمە قوڕە خوڕی شانازیە مام خەلیفە. ئەمە من ناوم ناوە قوڕی کەناڵی سەربەرزی هەرێمی کوردستان و لەم کەناڵە جوانەوە من لە باتیەوەی کەوا دەستان ماچکەم ئەو قوڕە ماچەکەم و نییە داواکەم لە قاپی خوای تەبارەک و تەعالە مۆفەقتان بکە بە مدیر و بە کارمەندەکانەوە سەربەرزی دنیا و قیامەت بن سەربەرزی دنیا و قیامەت بن سەربەرزی دنیا و قیامەت.